قارچک یان کوارک ئەو ڕۆکە خۆراکیەیە کە بە ڕۆکی گۆشتی ناسراوە بە خواردنی سوودێکی باش و تەندروست بەنەش دەگەیەنێت و بەجێگرەوەی هەموو خۆراکە گۆشتەکان دادەنرێت. شارەزایانی بواری جیۆلۆجی ئاماژە بەوە دەکەن لە ڕووی زانستیەوە قارچک نە سەوزەیە و نەمیوەیە، بەڵکو بەشێکە لە کەڕۆکان و جۆری سوودبەخش و زیانبەخشیشیان هەیە. قارچک طبعاً لای خەڵکێکە زۆر لە بازاڕەکانە ئێمە یابینرێ وا گومانە باکە جۆرێکە لە جۆرەکانی سەوزەیان میوە بێ، بەڵام لە ڕووی زانستیەوە کاتێک کە پۆلێنی قارچکەکان نەکرێ ئەچێتەوە سەر بە جیهانێکی زیندەوەران ئەوش بریتە لە کەڕوەکان، یعنی شکە لە کەڕوەکان، بەڵام کەڕوەکانیش دیارە بەعام ئەکرێتە چەند بەشێک هەندێکیان سوودبەخشن و کۆمەڵە سوودیانێ، بەڵام هەندێکیان کاریگەری لاوەشی سلمیانێ لەسەر سەحەتی ئینسانەکان. یەکێ لەو خاڵە زۆر باشانەی کە لە قارچکایە وەکو خواردنێکی بەسوود ئەوەی کە مادەی سلێنیەمی تێدایە کە ئەم مادەیە بۆ خۆی دژە ئۆکسانە، بەداخەوە لە وڵاتی ئێمە ساڵانە ڕێژەی توشبووەکان بە نەخۆشی ژێر 50 بەرزە بێتەوە. هەمیشەمە پێویستمان بۆ جۆرە سەوز و میوانە بێ و جۆرە خۆراکانە هەبێ کە ئەنتی ئۆکسیدانت بێ، دژە ئۆکسان بێ بۆ ئەوەی کە بتوانین چارەسەر و حاڵتە بکەین. و هیچێکی لەو ڕێگە باشەیەکی لەو مادە باشانەی کە تیادەی فۆڵەیتە کە عادەتەن ئەمانە ڕێگە ئەگرێ لە گەشەی خانە سەرەتانیەکان، ئەوش لە ڕێگەی تەنزیمکردنی ئەو سووری گەشەی خانانە. پسپۆڕانی بواری کشتتوکاڵی هۆشداری دەدەن ئەو کەسانەی کە بەهۆی قارچکەوە تووشی ژەهرایی بوون دەبن بە زووترین کات سەردانی نزیکترین نەخۆشخانە یاخود بنکەی تەندروستی بکەن و چارەسەری پێویست وەربگرن. دەشڵێن بە شێوەیەکی گشتی لە ئێستا و ڕابردووشدا قارچک بە خواردنێکی شاهانە و سوودبەخش دادەنرێت. تاوەکو ئێستاوەی کە زانراوە نزیکەی 5,000 جۆری هەیە. ئەمانە ئەگەر دابش بکرێن هەندێکیان لە بەشێوەی خۆڕسک لە ناوچە شاخەوەکانە سەوزە بن، هەندێکیان لە دارستانەکان ناسەوزە بن. عادەتەن ئەمانە لە وەرزی پاییزان لەگەڵ وەرزی بەهارانە پێگەن. یەکێکە لەو خواردنانەی کە لە سەردەمی کۆنا پێوتراوە خواردنی فیرعونەکان، یعنی خواردنێکی زۆر شاهانە بووە. لای ئەوروپیەکان ئەمە خواردنێکی زۆر نایە بوو، پێ ئەڵێن ژەمێک لە ئەڵماس. لای چینەکان پێڵێن ئەمە بریتێت لە نهێنی ژیان، ینی هەر کەسێک قارچک بخوایترەوە ژیانێکی زۆر خۆش بەڕێەکات. قارچک بەڕاستی زۆر سوودی هەیە، ڕۆژانە توێژینەوەی نوێ لەسەر ئەم بابەتە ئەکرێت بۆی کەوا سوودەکانی چییە، لە چی پێکاتووە، لە چی شوێنەکە گەشاکات، چۆن پەری پێدرێ. ئەگەر بەراورد بکرێ بە ئەوەی خۆمان لە ئەم چەند ساڵی دوایە ئەبینی خواستێکی زۆر لەسەر قارچکەیە. من بینیمە لە چەند راپۆرتێکی جۆرا جۆرە لە کوردستانی خۆمانە نزیکەی ڕۆژانە 900 تەن داخلی بازاڕەکانی کوردستان ئەکرێ. قارچک یەکێکە لەو خۆراکانەی بۆ تەندروستی مرۆڤ سوودێکی زۆری هەیە، بە تایبەتی بۆ زیادکردنی خڕۆکە سوورەکانی خوێن و کەمکردنەوەی ڕێژەی کۆڵسترۆڵ. بەهۆی بارانبارینی ڕۆژانی ڕابردووشەوە لە ناوچەکانی هەرێم، قارچک بە شێوەیەکی بەرفراوان ڕواوەتەوە. شارەزایانی بواری کشتتوکاڵی هۆشداری دەدەنە هاوڵاتیان لەم وەرزەدا خۆیان بە دوور بگرن لە کۆکردنەوەی ئەو قارچکانەی کە نزیکن لە ڕەجی دار و درەختەکانەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.